جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ بەڵگەنامەیەکی مافی نێودەوڵەتیە. لە دوای دەیان کۆبوونەوەی لیژنە پەیوەندیدارەکان ڕۆژی دەی کانونی یەکەمی 1948 لەلایەن کۆمەڵەی گشتی نەتەوە یەکگرتووەکانەوە پەسەند کرا. جارنامەکە باسی بۆچوونی دامەزرێنەرانی نەتەوە یەکگرتووەکان لەباری مافەکانی مرۆڤەوە دەکات کە پێویستە لەلایەن مرۆڤایەتیەوە پارێزگاری بکرێت. جارنامەکە لە 30 مادە پێک هاتووە کە ڕنگدانەوەی بۆچوونی کۆمەڵەی گشتی نەتەوە یەکگرتووەکانە لەبارەی مافەکانی مرۆڤ و ژیانی شارستانی مرۆڤایەتیەوە. ئەو دەقە بە دامەزرێنەری مافی مەدەنی مرۆڤدا دەنرێت لە مێژووی هاوچەرخدا کە بە ڕەزامەندی 48 وڵاتی ئەندام و دەنگنەدانی 8 وڵاتی دیکە کە پێک هاتبوون لە کۆمارەکانی رووسیا، ئۆکرانیا، بیلاڕووسیای سۆڤێتی، چیکۆسلاڤیا، یۆگۆسلاڤیا، پۆڵندای کۆمونیستی، باشووری ئەفریقا و سعودیا پەسەند کرا. لە کاتێکدا 74 ساڵ بەسەر ئەو جارنامە جیهانیەدا تێدەپەڕێت، مرۆڤەکان لە زۆر وڵاتی جیهاندا لە ژێر نیری ستەمی ڕژێمە داگیرکەر و ستەمکارەکاندا دەناڵێنن. ئەوە لە کاتێکدا بەهۆی خواستی چاوچنۆکانی وڵاتانی زلهێزی سەرمایەداریەوە ئەم بەڵگەنامەیە پشتگوێ خراوە و بۆ مەبەستی سیاسی بەکاردێنرێت. بۆ نمونە دەیان وڵاتی دیکتاتۆر بەهۆی هاوپەیمانەتی و پاراستنی بەرژەوەندی ئەوانەوە چاوپۆشی لە تاوانەکانیان دەکرێت و بگرە لە ناوەندە نێودەوڵەتیەکاندا بەرگریان لێ دەکرێت کە تاوانەکانی قەوارەی زایۆنستی و بەرگری وڵاتانی خۆراوە بەگشتی و ئەمریکا بە تایبەتی لەو ڕژێمە بەڵگەنەویستە. لەگەڵ دامەزراندنی کۆمەڵی گشتی نەتەوە یەکگرتووەکان، دامەزراندنی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی لەلایەن وڵاتانی سەرکەوتوی جەنگی جیهانی دووەم و پێدانی مافی ڤیتۆ بە 5 وڵاتی هەمیشەی ئەو ئەنجومەنە واتە پاراستنی بەرژەوەندی ئەو وڵاتانە لەسەر و یاسای نێودەوڵەتیەوە. بۆیە هەر لە سەرەتاوە بۆ هۆکاری خاڵیکردنەوەی گشت ئەو مافانەی لە جارنامەکە و یاسا نێودەوڵەتیەکاندا نووسراون. ئەوە واتە کورتێنانی ئەنجومەنی ئاسایش لە 5 وڵات و پێدانی مافی ڤیتۆ بۆ هۆکاری ناهاوسەنگی لە پەیوەندی نێودەوڵەتیەکاندا و جیاکردنەوەی جیهانی باڵادەستان و وڵاتانی بێهێز. هەرەو بابەتە بۆ خۆی بووە بنەمای چەندین جەنگی خوێناوی. لە دوای ڕوخانی کوتلەی کۆمۆنیستی ئەوروپای خۆرهەڵات، ناهاوسەنگی سیاسی و سەربازی گەیشتە لووتکە و سیستمی بەناوجیهانی ئەمریکا چەندین جەنگی خوێناوی لێکەوتەوە. بۆیە ئەو تاگڕەویە لە سیاسەتی نێودەوڵەتیدا بۆ هۆکاری کەمبوونەوەی ڕۆڵی نەتەوە یەکگرتووەکان و دامەزراوە جیهانیەکانی و ناکارامەی ئەو ڕێکخراوە لە چارەسەری برسێتی و نەخوێندەواری و جەنگ و ململانەکاندا. بۆیە ڕۆڵی لە ئێستادا زۆر سنووردارە و دامەزراوەی مافەکانی مرۆڤیش بە تەواوی پاشەکشەی پێکراوە و لە نێوەڕۆکی خاڵی کراوەتەوە.